بله تماشاوانێژە خۆلی ئیرانê پرۆسێسا bidarvekirina xelkî bi hêcetên cuda cuda berdewam dike bi taybetî demekê de goyeke li Îranê rewşek hebe, xwenîşandan hebe, girevgirtin hebe, nerazîbûn hebe bi nav û nîşanên cuda, tohmetên cuda bi berdewam xelkê te bêguman bidarvekirin di hemû texûçînên cudayên Îranê ji xwe. Îranê jî welateke firepêkheteyê ûlî û mezhebî û netewê ye. Celîl azadîxwaz ew çavdêrê siyasî ye li Virginia li Amerîka digelme ye. Kak Celîl demata baş be êdî prosêsa bidarvekirina یا خەلکی لە ئێران بەردەوام دەکات ینی بە تایبەتی هاوڵاتیانی کورد بە هێجەتی جیا بە تۆمەتی جیا پێت وایە فعلەن ئەو تۆمەتانە مەنتەقینە بەم شێوەیە بێ ئەن سیاسەتێک شتێکی دیکەوە لە پشتەوەیە. سڵاو و کاتتان باش، سڵاو لە بینەرانی بەڕێستان. زۆر سپاس. سەرەتا پێش هەموو شتێ ئێمە باش دەزانین دەسڵاتی ئێران دەسڵاتێکی داگیرکەر و توتالیتەرە. دەسڵاتێکی داگیرکەر و توتالیتەر دیارە هەڵس و کەوت و مامەڵی لەگەڵ ئەو جەماوەری کە دژی ڕاپەڕیون چۆن دەبێ ئەوە ڕژێم دەناسین، ینی پێشینەیەکی 44 ساڵی هەیە لەم پێشینە 45 ساڵەدا دیومانە کەچەکی دەستی ئەو بۆ سەرکوتانەوەی خەڵک بریتی بۆ لە گرتن و ڕاونان و ئازاردان و لەداردان. ئەم ڕژێماسن سروشتی ئەوەیە، سروشتەکەی لەگەڵ ژیانێکی ئاسوودا لەگەڵ ژیانێکی مەدەنی لە ڕاستیدا بێگانەیە. ئەگەر بمەوێت لە یەک ڕستەدا پێناسەیەکی ئەو دەسڵاتە داگیرکەرە توتالیتەرە بکەم، لە ڕاستیدا ئەم دەسڵاتە داگیرکەرە توتالیتەرە دەسڵاتێکی نامەدەنیە، ینی دەوڵەتێک نییە لە خزمەتی کۆمەلگادا بێت، دەوڵەتێک نییە کە لەسەر بنەمای مؤساساتی مەدەنی و هەوڵدان بۆ گەشەکردنی وڵات و ئەوانە کار بکات. لە شوێنە فارسنشینەکان دەسڵاتێکی توتالیتەر و بە ئیسلاح توتالیتەرە و دەسڵاتێکی تیۆکراتە لەو چوارچەوەیە دەکار دەکات لەسەر ئەساسی بەرژەوەندیەکانی خۆی و مەسئلە ئیدۆلۆژیکەکانیشی لە کوردستان و دەرەوەی ئەو شوێنانی کە فارسنشینشن وەک دەسڵاتێکی داگیرکەر ڕەفتار دەکات. ئەم دۆخەی ئێستاش دۆخێکە کە تقریبەن هەلومەرجێک سازاوە بۆ ئەوەی دەستدرێژیەکان و بە ئیسلاح یاعدام و گرتن و کوشتن و ڕاودونانەکانی دەسڵاتی ئێرانی زۆرتر بێ. ئەو ژەوەیە کە ڕاپەڕینی ژینا تقریبەن سارد بۆتەوە لە نوشدایە، بارودۆخی ناوچەکە ئاڵۆزە شەڕ لە فەلەستین با بڵێن لەگەڵ ئیسرائیل لە جەریاندایە، مەسەلەی ئۆکراین و رووسیا و ئەوروپا ئەواندا هەیە و ڕژێم لە بنبەستێکی گرنگی ئابووریدا گیری کردووە، لە بنبەستێکی گرنگی سیاسیدا گیری کردووە. هیچ میکانیزمێکی تری نییە لە ڕاستیدا بۆ چارەسەرکردنی ئەو ئەتهامانی کە لە خەڵکی دەدا، ئەو تۆمەتانی کە دەیخاتە پاڵیان ئەسڵ و ئەساسی نییە. لەم ساڵێ ڕابردوودا نزیک بە 3000 نەفەری گیراون. ئەم 3000 نەفرە هەموو ئەو تاوانانیان دەدرێتە پاڵ کە تقریبەن کەلتوری دەستگای داوەری ئێرانە و لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە پێیان دەوترێت کە ئەم ئتهامانە لە خەڵک بدەن و بەردەوام دەڵێنەوە خستنە خەتەری ئاسایشی نەتەوەی هەوڵدان بۆ ڕوخاندنی ڕژێم، دژە نیزامبوون، دەستبردن بۆ چەک، ئەم بابەتانە کە دەخرێتە پاڵیان و هیچیشی لە ڕاستیدا ڕاست نییە. جگا و ڕێژەی گیراوە دەبینین کە ڕێژەیەکی زۆر خەڵکی بێتاوان، خەڵکی سڤیل، خەڵکی مەدەنی کە لەسەر سنوورەکان کار دەکەن واستان پەیوەندیان بە هیچ مەسەلەیەکەوە نەبوو و کۆڵبەرەکان وەکو خەڵکی ئاسایی کە دێت و دەڕوا ئەمانە کوژراون، تەقەیان لێکراوە، گیراون. لەبەرەوە بەڕاستی ئێمە هەر دەتوانین ئاوا بڵێن ئەم ڕژەمە ڕژێمەکە کە پێشینەی مێژووی وەڕان نەهادە سیاسیەکەی بەڵێ کاک جەلیل بێگومانە ئێمە بە شێوەیەکی فراوانتر باسیکەین خۆتەزانی لە ئێرانە بێژگە لە کورد پێکهاتەکانی تریش ڕووبەڕووی سزایی لە سێدارە دەبنەوە. ئێران دەڵێ ئێمە کۆمارێکی ئیسلامینە لەسەر بنەمای ئیسلام بە پێی یاسا و ڕێسا و شریعەتی ئیسلام ئەو کەسانی تاوان دەکەن کە چۆن ئیسلام دینی ئیسلام سزایان بۆ دەستنیشان کراوە بەم شێوە ئێمام خەڵکە سزا دەدەین. لە ڕاستیە ئەوەی کە ئەوان پێی دەڵێن دینی ئیسلام و بە پێی یاساکانی ئیسلام خەڵک سزا دەدەن، ئەوەی بە ئیسلاح فقاهەتی و شەرعی تاقیمێکی دیاریکراو لە مەلاکانی شیعە ئەمە لەلایەک. لەلایەکی تریشەوە بەڕاستی خۆ ئەسڵەن ئیسلام دینی سوڵتەنیە، ئیسلام ناتوانێت لەم سەردەمەدا وەڵام باتەوە بە دەسڵاتێکی سیاسی و بێ وەک دەسڵاتێکی سیاسی کار بکات. بۆ نمونە مەسەڵەن لە ساڵی ڕابردوودا دەکرێت ئێمە ئامارێک پیشان بدەین کە ڕەنگە لە ڕۆژێکا 3 نەفەر کوژرابێ، ینی لە داردرابێ، چون نزیکەی 823-25 نەفرە لە ساڵی ڕابردوودا لە داردراوە. ساڵێک ئەگەر 365 ڕۆژ بێ مەحسابی بکەین دەتوانین بڵین لە ئێراندا نزیک بە 3 نەفەر هەموو ڕۆژێک لە 24 ساعتدا لە داردراوە. ئەخرەمە چه پەیوەندێکی بە دینەوە هەیە، چه پەیوەندێکی بە ئێستا ڕێکخراوەکانی نێودەوڵەتی ڕێکخراوی مافی مرۆڤ نەتەوەیی گردەکان نەیانتوانی وە سنوورەی بۆ ئەمەدا بنرێ لە کاتێکە سەرنجیان هەیە بەس بەیان نەمای ناڕازایی بەڵاو دەکەنەوە.
ڕژێمی ئێران وەک ڕژێمێکی توتالیتەر و داگیرکرد لە دەرەوەی هەموو یاسانی نەتەوەیەکانە. ڕژێمەکە بەڕاستی یاغی بووە. ئێوە ئێستا سیرکان چی کێشەهایەک دروست دەکا بۆ جیهان. هەموو جیهان هەوڵی ئەوە دەدا دۆخێکی ئارام و سەقامگرتو لە ناوچەکەدا بخڵکەنەوان لە دەریای سوورە و کێشانە دروست دەکەن کە دەیبینین. لە ئۆکراینیا لە شەڕەکەدا ڕاستەوخۆ هاوکاری دەکاسن. یەکێک لە فاکتەرەکانی نائەمنبوون و ترور لە هەموو دنیادا ئێرانە. سەیری عێراقکان، سەیری وڵاتانی دەوروبەرکەن، سەیری ئەوروپا بکەن ئەمە ببینن. بۆیە ئەم ڕژێمە نەجوابی یاساکانی نێونەتەوەی دەداتەوە و نە تا ئێستا پەیوەندی هەبوو بۆ یاسایانەوە وەنە ڕەچاوی کردوون. لە ڕاستیە نەهادە نێودەوڵەتیەکان بەوا بڵێم کۆمەلگای جیهانی هێزە گەورەکان لە بەرامبەر ئێراندا زۆر خراپ دەجوڵێنەوە و زۆر هەڵسوکەوتەکەیان هەڵسوکەوتێکی نەشیا و نەگونجاوە لە جێگای خۆی دانیە لەبری ئەوەی کە بتوانن بێسڵاح بەر بەم جنایەتانە بگرن، بەر بەم ڕەوشانە بگرن، ڕۆژ بە ڕۆژ دەسازێن لەگەڵی. لەناو خۆش دیارە خۆ کورد و بەلوچ دووگەلن لەو نەتەوانی کە کەوتونتە بەرزۆرترین ئەعدامکردن. بەسەر پێیەکەوە دەتوانین بڵین ڕێژەیەوە ئەعدامانی کە دەکرێن نزیک لە 1990 لە 120 بەر کورد دەکەوێت. دیارە کورد و بەلوچ دوو نەتەوەن کە زۆر بە ڕاشکاوی زۆر بە دیاریکراوی دژی ئەم دەسڵاتە داگیرکەرە هاتوونەتە مەیدانەوە، دژی ئەم داگیرکاریە وەستاونەتەوە. کوردستان مەکۆی ڕاپەڕینەکەیە، کوردستان مەکۆی دروشمەکەیە لە ڕووی معریفی و لە ڕووی ڕێخستنە و لە ڕووی داواکاریەکانەوە. لە ڕاستیدا کوردستان سەنگەری پێشەوەی ئەم ڕاپەڕینیژی نابووە. لە ڕووی هێزی مرۆیی و درێژەدان بە شۆڕشەکەشەوە بەلوچستان دەورێکی ئیدار باش و تا ئێستاش دەسڵات ناتوانێت بیخەوێنێت. وەڵێ برێس جەلیل ئازادی خواست چاودێری سیاسی لە ڤیرجینیا لە ئەمریکا. سپاس بۆ ئێوەش.